سڵاوتان لێوێ ئازیزان، دەستگای میدیایی کوردستان 24 زۆر بە گرنگی دەزانێت زانیاری تازە دەربارەی نەخۆشی کۆرۆنای نوێ و شێوازەکانی خۆپارێزی بە تایبەتی دوای ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پارێزگاکانی سەرپشک کرد تاوەکو مامەڵە لەگەڵ هاتوچۆ و کردنەوە و گرانبوون و یان هەرزانبوونی نرخەکان و بازاڕ و دوکانەکان پێکەوە سەرپشتی کردوون. بۆیە ئێمە لە کۆڤید-19ەوە هەوڵ دەدەین چۆنێتی خۆپارێزی خۆمان لە کاتێکە کە ئەگەر هاتوو قەدەغەی هاتوچۆ نەبوو هەمومان لە دەرەوەین دەچینە سەرکارەکانمان چێ پێویستە بڕاتە دەرەوە چێ پێویست نییە کە چێتە دەرەوە چێ باشە بڕوا مامەڵە لەگەڵ خەڵک کات چۆنێتی خۆپارێزی لە ناو قەرەباڵغی و دوکان و بازاڕەکان هەموو ئەمانە لە چەند بەرنمەیەکی کۆڤید-19 دووبارە دەینەوە خزمەتتان. سەرەتا بابزانین دەربارەی ئەم ڤایرەسە لە کوردستان و جیهان چی دەگوزارێت. ژمارەکە زۆر هاتیاشمی بە سەر 5 دایت هاتین ئەمە ئەس چێتریم نمون هەکەیەکی باوەری پێ نەبیت ئەمە ئەبە ئەس شوان نمونامە. دوو کەسی دیکە لە هەولێر و دوی دیکەش لە گەرمیان تووشی کۆڕۆنا بوون. دوو توشبووی دیکە لە هەولێر و 5 تریش لە دوهۆک چاک بوونەوە. ئەمڕۆ عێراق بەرزترین ڕێژەی توشبوون بە ڤایرەسی کۆڕۆنای تۆمار کرد کە بریتە لە 780 کەس و هەروەها 21 کەسی تریش گیانیان لەدەستدا. ڕێکخراوی تەندروستی جیهانیش ئاشکرای دەکات کە دووبارە دەرمانی هایدرۆکسی کلۆرۆکوین بۆ چارەسەری توشبووانی کۆڕۆنا بەکاردەهێن. دووبارە سڵاوتان لێبێت. کۆڤید-19 ئەم جارە بە شێوازێکی تایبەت پێشکەش دەکەین. بێگومان لە کۆڤید-19 ئەم جارەیە کە ئێمە دەمانوێت میوانداری پزیشکی پسپۆڕ و لێهاتوو ئەوانەی کە شارەزاییان هەیە دەربارەی کۆڤید-19 کە پاشتر میوانەکانتان پێدەناسێنین. سەرەتا با درێژەی ئەو هەواڵانەتان بدەینێ کە پێش دەستپێکردنی بەرنامەکە بۆ ئەوی خۆشەویستمان خیندەوە. دوو کەسی دیکە لە هەولێر و دوی دیکەش لە گەرمیان تووشی کۆڕۆنا بوون. دوو تۆشببووی دیکە لە هەولێر و 5 تریش لە دوهۆک چاک بوونەوە. وەزارەتی تەندروستی ڕایگەیاند لە بەردەوامی پشکنینەکان و گەڕان بە دوای گومان لێکراوان و توشبووان دوو توشبووی دیکەی ڤایرەسی کۆڕۆنا لە پارێزگای هەولێر دەستنیشان کران کە دوو پیاوی تەمەن 75 و 27 ساڵانن و نیشانەی نەخۆشیەکانیان هەیە. دانیشتووی گەڕێکی کوێستان و ناحێ عینکاوان لە پارێزگای هەولێر. هەروەها دوو توشبووی دیکەی ڤایرەسی کۆڕۆنا لە دەڤەری گەرمیان دەستنیشان کران کە دوو ئافرەت تەمەنیان 36 و 26 ساڵە و توشبووی یەکەم بەرکەوتووی توشبووانی پێشوە و توشبووی دووەم سەردانی شاری بەغدای کردووە. دانیشتووی گەڕەکەکانی شەهیدان و بەردەسوورن لە قەزای کەلار. پێشتریش وەزارەتی تەندروستی توشبوونی 19 کەسی دیکەی لە دوهۆک و دوو کەسی دیکە لە خەلیفان ڕاگەیاند. هاوکات تەندروستی هەولێر چاکبوونەوەی دوو توشبووی دیکەی کۆڕۆنای ڕاگەیاند. لەلایەکی تیرەوە بەڕێوەبەری نەخۆشخانەی کۆڕۆنا لە دوهۆک بە کوردستان 24 ڕاگەیاند کە خۆشبەختانە 5 توشبووی دیکەی کۆڕۆنا لەو پارێزگایە چاکبوونەتەوە و چارەسەر کراون و ڕەوانەی ماڵەوە کراونەتەوە. توشبوویەکی کۆڕۆنا لە دوهۆک قسە بۆ کوردستان 24 دەکات و دەڵێت کۆڕۆنا نەخۆشیەکی ڕاستەقینەیە و ئەوانی دەڵێن کۆڕۆنا نیە با سەردانی نەخۆشخانەکەمان بکەن و لەبەر زۆری ژمارەی توشبووان ببینن. ئەو توشبووی کۆڕۆناش دەڵێت کەسێکی بەهێز و بەتوانا بووم، بەڵام ئێستا کۆڕۆنا بێهێزی کردوم و تەنانەت توانای قسەکردنیشم لاواز بووە و پێویستم بە ئۆکسیجینە. ژمارەکە زۆر هاتیاشمی بە سەر 5 دایت هاتین ئەمە ئەس چێتریم نمون هەکەیەکی باوەری پێ نەبیت ئەمە ئەبە ئەس شوان نمونامە ئەبە چێترین نمونەیە ئەزێ تۆش بوویم ئەس مرۆڤێکی گەلێکی سەرخۆ بۆ موی پێز و شیان واویدی ئەس بێ بەهێز بوویم حتا هێزە ئاخفتنێ من نەمایە ئەس باوەرم تو پێت ئۆکسیجینێکی بووی بەرین و سێ ڕۆژە من ئۆکسیجین سەرێکی وەرگرتی ئەوەش وێدی وەرە ڕاکری بچێکی ڕەوشە من باشترە. خۆشەویستان وەکو ئاماژەمان پێکرد ئێمە دەمانەوێت شێوازی خۆپارێزی واتە ئەو شێوازەی کە ئێستا کەوتۆتە ئەرکی سەرشانی ئێمەیە چونکە ئێستا قەدەغەی هاتوچۆ بە شێوەیەکی زۆر لە زۆربەی پارێزگاکانی هەرێمی کوردستان پێم وابێت تەنها پارێزگای دوهۆک ئەویش لەبەر
زیادبوونی ژمارەی توشبووان کە ئەمڕۆ ئاماژەی پێکرا هێشتا قەدەغی هاتوچۆ بەردەوامی هەیە بەڵام لە پارێزگای هەولێر لە سلێمانی لە هەڵەبجە قەدەغەکە هەڵگیراوە کەواتە ئەرکەکە کەوتۆتۆ سەر ئێمە لە کۆڤید-19 تەنها باسی ئەوە دەکەین چۆن ئێمە خۆمان بپارێزین چۆن بتوانین کە سوکار و خێزانەکەمان بپارێزین بۆ ئەوەی تووشی ئەم ڤایرەسە نەبن بەهۆی ئەوەی کە ئێستا بەداخەوە ئەو لێشاوە زۆرەی ئەو ژمارە زۆرەی کە ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە پارێزگە جیاوازەکان تووشە بن بۆیە ئێمە لە کۆڤید-19 هەوڵ دەدەین ئەو کەسانە بدوێنین پرسیاریان لەگەڵکەین گفتوگۆیەکی بەسوود بۆ ئێوە دروستکەین تاوەکو شانبەشانی هەواڵەکان تاوەکو شانبەشانی زانیاری و داتا و ئامارەکان بتوانین لێکیان ببەستینەوە پرسیارەکانی کە لە ناخی ئێوەدا هەیە هەوڵ بدەین وەڵام بدەینەوە ئەوانیش ئەو میوانە بەڕێزانن کە حەزم لێ ئێستا بە ئێوەی خۆشەویستی بناسێنم یەکێکیان دکتۆر هەڤاڵ فارسە کە بە خۆی پزیشکی پسپۆڕی فریاکەوتنە بەڵام وەکو پێشمەرگەیەک هەر لە سەرەتای هاتنی ئەم ڤایرەسەوە سەرپەرشتی یەکێک لەو نەخۆشخانانەی دەکرد کە ئەویش نەخۆشخانەی پێشمەرگە بەناوبانگ بوو لەوێ بەڕێزت وەکو بەڕێوەبەر یەکەم توشبووانی نەخۆشی کۆڕۆنات لە شاری هەولێر چارەسەر کردووە دکتۆر هەڤاڵ زۆرمان پێخۆشە کە لەگەڵمان بەشداری بە خێربەی سەرچاو هەروەها دکتۆر شێروان نانەکەلی کە پزیشکی پسپۆڕی هەناوە و لە هەمان کاتە مامۆستایە لە زانکۆی هەولێری پزیشکی پسپۆڕێتەکەت لە بواری کارەندامزانیە واتە تۆ دەتوانی شی بکەیتەوە بۆ ئێمە فرمانی تاکەخانە و شانەکان و چۆنێتی ئەم کێشانی کە بۆهۆی ئەم ڤایرەسەوە دروستە بێ و لە هەمان کاتیشە کەسێکی کە بەردەوام خوێندنەوەت هەیە بۆ توێژین و تازەکان سوود لەو زانیاریانی تۆژوەرەگرین دکتۆر شێروان بە هەمان شێوە زۆرمان پێخۆشەکە لەگەڵمانای لە کۆڤید-19 زۆر سپاس خێربێن سەرچاو سەرەتا من حەزم لێیە لە ئەو خیبرەی یان بڵین ئەو حاڵەتانی کە لە سەرەتاوە دکتۆر هەڤاڵ بینیونی با بەو پرسیارە دەست پێ بکەین کە دکتۆر هەڤاڵ ئێستا چی دەگوزارێ بۆ ئەم حاڵەتانە ئاوهای لێ هاتەوە و جیاوازی ئەو کەسانی کە ئێستا لەناو نەخۆشخانەکانە تایبەت بە چارەسەرکردنی کۆڕۆنان لەگەڵ ئەو حاڵەتانی پێشتر کە لە مانگی سێ و بیدایەتی چوار و هەتا بڵین ئەو مەرحەلەی کە تا ڕادەیەک واما لێ هات بڵین لەخوا بەزیا بێت وەختە خراپەکەمان تێپەڕان جیاوازیان چییە ئێستا؟ بەڵێ زۆر سپاس بێگومان ئێستا چوینە قۆناغێکی نوێ لە بەرەنگاردنەوەی نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنا ئەوەی کە باس کرد بیدایەتەکان هەمان ئێستاش بەردەوامی هەمان شەپۆڵە یانیش ئەوە شەپۆڵ یەکەم نەبووتە جارێ شەپۆڵی دووەم کەواتە یەکەم ئەوەیە کە شەپۆلی هەر شەپۆڵ یەکەم لە ڕووی زانستەوە بەپێی پێناسەکە گەر باسی بکەین ئەوە هەر شەپۆڵ یەکەم حسابە جارێ و بەڕاستی ینی ئەو حالەتانی کە ئێستا نەخۆشەکان دەبینین بە حکومی ئێستا لە نەخۆشخانەی ئیماراتی لەگەڵ هاوکارانم لێ سەرپەرشتی چارەسەرکردنی نەخۆشەکان دەکەین بە هاوکاری پزیشکانی پسپۆڕی هەنا و هەموو تیمێکە لەگەڵمانن ئەوانەی کە ئێستا دێن بەڕاستی حالەتەکانیان تا ڕادەیەک تونترە ینی نیشانەکانیان تونترە لەوەی پێشتر هەبوو لەوانەیە چەند هۆکارێک هەبێتن بەڵام ئەوەی کە ئەمە دەیبین زیاتر لەگەڵ نەخۆشەکان گفتگو دەکەم ڕۆژانە کە دابینم قسان لەگەڵ دەکەم بەداخەوە لە ماوەی ڕابردوو تا ڕادەیەکی زۆر لە هەندێک دەستگا ڕاگەاندنە هەندێک بەناو نووسەر هەندێک بەداخەوە بەناو ڕۆشنبیر وان لە خەڵکیان وان پیشاندەکە ڤایرۆسی کۆڕۆنا شتێکی ئەسڵن لەوانی وجودی نەبێتن یان بەو شێوەیە مهم نییە بە فشیان وەگرتێ بە ئاسانین وەگرتێ هەر ناوەکی لێ دەنێ یاخود لەوانەیە هەندێک جار بەداخەوە لە وڵاتی ئێمە زۆر شت بە سیاسی دەکرێتن هەتەوەی لە هەت ڤایرۆسی کۆڕۆناش بە سیاسی کرابوو ئەوە وای لەو کەسانە کردبوو کە بە هەندی وەرنەگرن کە علاماتەکانیان هەبوو درەنگتر علاماتیشیان هەبوو بەڵام لەبەرەوەی بە هەندی وەریان نەگرتیا زۆر درنگ هاتوونەتە نەخۆشخانە سەردانی نەخۆشخانەیان کردیا لێ بەشێک لەوانەی کە حالەتەکانە زۆر خەتەر بوو تایبەت ئەوەی کە بەداخەوە لە دوێنێکە یەک لەوانەکە دوان کە گیانیان لەدەستدا و ئێستاژێکی شترکە دەژێر چاودێری چڕ و هەناسەی دەستکردا و نەخۆشتریشمان هەباری دەرونیان باری تەندروستیان زۆر خراپ بووە هەموو ئەوانە کە قسم لەگەڵ دەکردن هەموو تاخیر هاتوونەتە نەخۆشخانە پاشی ئەوەی تووشی مزعفات بووینە پاشی ئەوەی تووشی تەنگە نەفەسێکی تەواو بووینە پاشی ئەوەی کە ئۆکسجین خوێنیان کە سەردانی نەخۆشخانەیان کردو دابەزیۆ بە تەواوی بە مزعفاتێکی زۆرەوە ئەو دەستەردانیان کردیا هەمووش هۆکارەکەی ئەو بەڕاستی بە هەندیان وەرنەگرتیا هەروەکە ئەو قسەی کە بڵاو بووە لە هەموو شوێنەکان لە سۆشیال میدیا هەموو شوێنێک باز دەکرێت کە ڤایرۆسی کۆڕۆنا هیچ نییە هۆکارەکەی ئەوە بەڕاستی لەبەرەوە زۆر بەتونتر گرتیتە و ئەوانی تریش نەخۆشەکانی دی زۆربیان علاماتیان هەیە علاماتەکانیان لە ئەو نیشانانە نامێ باسیکەمەوە کە زۆربەی خەڵک دەیزانێتن ئەو نیشانانیان هەیە ئێستاش هەیتیان بەڵام ئەوەی کە زووتر هاتیە بەڕاستی چارەسەرکردنەکەی ئاسانترە بۆ ئێمە چارەسەری ئاسانترە
ئەوانی پێشووتر ئەوەی کە باس کرد لە مانجی سێ و لە مانجی چار بە شێوەیەک بوو تەندروستی یاخود پزیشکان کارمەندان ئێمە بە دویاندا دەگەڕین بۆ ئەوی نەخۆشەکان بگرین بیان هین چارەسەریان بکەین یان بیان هین نەخۆشەکان و بیان خێوەنی چارەسەریان بکەین بەڵام ئێستاوەی لە هاتیە خۆی بەخۆی دێتن نیشانەی هەیە بەخۆی دێتن پێ دەڵێکە نیشانەی لەگەڵ زیادبوونیش لەوانەیە ئەم ئەرکە ئاسان نەبێ بڕۆی بە دوایی ئەو ژمارە زۆرەیە کە ئێستا وا خەریکە تەشەنە دەکا من حەزم لێە لەسەر ئەو تۆپیکەش لەسەر ئەو بابەتەش ڕای دکتۆر شێروانیش بزانم دکتۆر شێروان تۆڵێکی لەسەر بەداخەوە کە ئێستا دیسان دانیشتینەوە بۆ ئەو نەخۆشیەکە بخۆچ لە ئاخر حڵقی کۆڤید 19 گوتت ئینشاڵڵە هیوادار دانانیشتینەوە دانیشتینەوە ئەوەی کە کاکتۆر باسی کرد هەمووی تەواو دەتوانم چەند خاڵێکی ترش ئیزافەکەم ئەو سەر نیمچە سەرکەوتنی ئەو حالەتە باشانێک کە لە سەرتاوە هەمان بوو هۆکارەکەی ئەوە بوو پابندبوونێکی یەکجار باش لە هاوڵاتیان دەرنەچوونیان تێکەڵاو نەبوونیان بەرکەوتنێکی زۆر کەم ئەوەی کرد بەڕاستی ئەو پابندبوونە باشە کەەوە ژمارە کێسەکانمان زۆر کەم بیتن ئەو یەک دووش ئەمە تەنها ئەو کێسانمان با بڵێن لە خەستەخانە هەبوو کەوا پۆزتیڤن و ینی دەستنیشان کراون بەوەی کە تیمەکان دەستنیشانیان کردینە بەس بەداخەوە پاشتر پاش ئەو بابەتە کە هەناسە چیاندا ئەو خەڵکەی کە خەڵکەکە چووە دەرێ ئەوەی کە بە چاوی خۆمان دەمادید کەس ڕەچاوی ینی بابرێن ڕێنمایە تەندروستەکانی نەدەکرد ئەوش هۆکار زۆر بکە دکتۆر باسی کرد بەڕای ئێوە بزەبت کام وەختە بوو ینی جەژن بوو پێش جەژن بوو احتیکاکەکە بازاڕەکان بوو تینوێتی خەڵک بوو بۆ چوونە دەرەوە لە شەوانی ڕەمەزان یان نازم من پێم وایە شخصیەن ینی کە بە تایبەتی ئەگەر غاڵە نەبم ئێمە تا ماوەیەکی زۆر لە بیدایەتی مانجی پیرۆزی ڕەمەزانیش هەتا شەشی ئێوارێ بۆمان هەبوو بینە دەرەوە نیە لە دوای شەشەوە قەدەغی هاتشۆ دەستی پێ دەکرد بە تایبەتی لە شوێنە کللتوریەکان یان ئەو شوێنانی کە ئێمە حەزمان لێ لە ڕەمەزانان کاتی لێ بەسەر بین بە ڕۆژ نەبوو چاوەڕێمانە کرد شەو بێت بچین ئەو شوێنانە بکەین نازم ئێوە پێتان وایە بزەبت لە کام وەختانە بوو ئەوە سەرەتاکە بوو یان کاکتۆر دوسێ خاڵ دەتوانین دەستنیشان بکەین بۆ ئەو هۆکارەیەکە چیان بەداخەوە هەندێک کەس چ بە شێوەی یاسایی بیتن چ بە شێوەی نایاسایی بیتن لە دەرەوە داخلی کوردستان بوون ئەوجە لە ئیرانبی لە بەغدابی لە تورکیابی لە شوێنێکە بیتن ئەم لێرە دەڵێمانی ئەو کەسێک کە یارمەتی یەکەچی دەداتن بە شێوەی نایاسایی بێتە ژوورەوە بێتە ناوڵاتمە بەڕاستی کارەساتێکی گەورە دەکاتن ئەوە بۆ لەوانەیە بۆ بڕێک ینی پارێ دیاریکراو و دەکات گیانی و تەندروستی ژمارەی زۆر کەس بکەوتە مەترسیەوە ئەوە یەک دووەمیشان بەداخەوە هەندێک لە بەشێک لە هاوڵاتیان نارێن هەمویان ینی بەشی وەکو نیمچە قاچاقەگانی بە شەوان بە ڕۆژان تێکەڵاو دەبوون کە ئینەمە ئەو دژایەتی کردنە دژایەتی حکوومەتە یان دژایەتی خەڵکانەکە نازانین دژایەتی خۆیتی و خزم و کەسوکاریتی خاڵشکەش دڵیان بەوەی خۆش بوو دەیان گوت ئەمە گەنجین ئەگە تووشیش بین هیچ نییە ئەوە منداڵ ئەگە تووشیش بی هیچ نییە بەڵام نازانن تێنەگەیشت بوون لە سروشتی ئەو ڤایرۆسەکەەوە ئەتو ئەگە گەنجیش بین بەس نیشانەت هەبیان بێ نیشانەش بی با بەرگریشت باش بی ئەتو دەیگوازیەوە لە بۆ دایکت لۆ باوکت لۆ خاڵت لۆ مامل لۆ پلکت کە ئەوانیش یان بەتەمەنن یان ڕێژەیەکی بەرچاویان نەخۆشیەکەیان هەیە ئەوانە زۆر بە ئاسانی تووشی هەوکردنی تون دەبن و تووشی ئەوەی دەبن کەەوە پێویستیان بە ئامێری هەناسەدان بن خاڵەچکەش هەیە لەوکانە بەڕاستی دەمێ ئەوش باسکەمەش ئەوەیە ینی کە ماوەیەک ئەتو دەبینی کەس توش نەبووە هەواڵەکان خۆش بوون لە وەزارەتی تەندروستی ینی دەیگوت ئەوڕۆ هەموو حالەتەکانمان نێگەتیفە شتێک پەیدا بوو ینی باوەڕ پێکردنەکە کەم بووە گوتیان مادام نێگەتیفە دەکان نییە دەبایە بە پێچەوانەوە بڵێن مادام پابند بووین خۆمان دوورێ خستەوە لە قەرەباڕغی ئەوە وەی کرد نێگەتیڤ بی ینی نێگەتیڤکە لە بۆی نەبوو کە نەخۆشەکە نییە وجودی نییە کاڵکو دکتۆریش زیاتر دڵمان پێ بەڕاستی دەبامە بڵێن پارە ینی دەرێت سەرکەوتن ئاسانە بەس پاراستنی ئەو سەرکەوتنە زۆر زەحمەتە ئەمە بەشێک یعنی نانەمێن قۆناغێک شەوتێک باش بوو حالەتمان هەتا گەیشت ئەو حەدەی ڕێکخراوی تەندروستی جیهانی بە ینی بە باشی باشی کردین و باشیش بووین و التزامیشمان کرد و یعنی وەکو چۆن بڵێ قەدری ئەو حاڵەتی و زانی خۆی بەڕێی من ناخۆشترین شت لۆمەیە یان مەسەلەن کە بلەیمی یەکێ بکەی بڵێ کاکە وەڵاهی خەتای تۆ بوو گەشتین بۆ حاڵەتە ئەمە بەس لە هۆکارە یەک خولەر مەجالم دەیە ئەمە لە زیاتی گلەیی بکەین با بگەنە قۆناغی ئەوەی ئەو کەسانە فێریان کەین ینی پێیان بڵێن
با فیدباکەکەیان لێ وەرگین ڕاست. بزان بۆچی گلەیی دەکەین ئەوەی لەلایەنی تەندروستی پێمان بکرێ با لە بۆیان بکەینە تا بەرچاویان ڕوو هەوڵێکیش بدەین ئەم هەوڵێکیش بدەین ئەم تێکەڵبوونی ئەوراقاها لایەنە سیاسیەکەی لایەنە کۆمەڵایەتەکەی بێپارەی بێزاری خەڵک لە ماڵەوە وەکو چۆن مەسەرەن ئەو ڕۆژە هاوڕێکی پارێزەرم باسی کردوتی ئەو چەند ڕۆژەی کە دادگا کرابەوە بەداخەوە دووبارە ڕێژەی کێشەی خێزانی و تەلاق و داواکان ڕوو لە زیاد بوون ومانە هەمووی هۆکار بووە کە خەڵک تینووی ئەوەش بێتە دەرەوە بەس وەکو چۆن بڵین هۆکارەکانمان زانیشمان تا ڕادەیەکی زۆر ئێمەی هاوڵاتی لەم بابەتەیە تەقسیرێکمان هەبووە لەوانەیە ئەو کەسەی کە دەڵێم هاوڵاتی لەوانەیە پزیشکێکیش بوو بێ لەوانەیە کەسێکیش بوو بێ لەوانەیە پیاوێکی ئاینی بوو بێ لەوانەیە کەسێک بوو بێ کە لە حرس و لە گەڕانەوە بۆ سەر کارەکەی تووشی ئەم هەڵانە بوو بێتین کەواتە ئێستا ببوورە ئەو کەلیمێ بەکارێنم بەس ئەوە لە زۆر سوۆشیال میدیا حەزم لێ لەسەر ئەو کەلیمەیە بڵین ئەو پرسیارەش بۆ هەردووکتانە بەس یەکەم جار با بزانین دکتۆر هەڤاڵ بە چ شێوازێک جوابێتەوە کە دەڵێن کۆڕۆنا فشێ یعنی من بۆ قسەیەوەکو پزیشکێک زۆر دەێشێم ینی بۆ قسەیە خۆم لە ئەوە بەڵام حەزم لێ بزانم ینی ئەو کەلیمەیە چۆن وا بکەین لە کللتوری خۆمان بۆ بابەتە زانستیەکان نەک هەر پزیشکیش بێ بۆ هەر بابەتێکی زانستی بێ سەربازی بێ هەر شتێک بێ ئەو کەلیمێ بەکارنێنین گونجاو بوو بەکارهات بەڵێ زۆر بەداخەوە وەکو باسم کرد لە سەر پێشترشم ئەو شێن بەکارهینا کە بەڕاستی ینی هەمووانی بریندار کردیا کە ئەو شێ بەداخۆ کە نێوان دوکانە فشەیە بە هیچ شێوێ پیشەنیە ینی ئەوەی کە دەوێت بزانی کۆڕۆنا ڕاستیە یان فعلن بەو مەترسیە کە هەیەە دەتوانێت سەردانی نەخۆشخانەکان بکاتن نەخۆشەکان ببینێن بە چاو کامیرەکان ڕۆژانە دەوازنەوە دەتوانێت سەردانی ئەو کەسانە بکە کە چاک بوونەتەوە لە حالەتەکە ئێستا لە ماڵەوە دەتوانێت تەلەفۆنیان بۆ بکاتن کە ئەوانە لە چ حالەتێکدا بووینە بەڕاستی مەترسیدارە ینی مەترسیەکەشی زۆر وەکو باسم کرد ئەو شەیە وا دەکاتن خەڵکانێک کە حالەتەکە زۆر بەسانایی وەربگرێتن دواتر کە لی قڕس کرد کە لەدەست دەدەچێت بڕاستی یەک ینی هەر لەسەر ئەو قسەیە یەک لە نەخۆشانی کە ئێستا حالین وا لەژێر چاودێری سڕدایە لەژێر ئامێری هەناسەی دەستکردایە بەپێی هەموو ئەو دۆکمنتانی لای منە لە ڕۆژی 21 سەردانی نەخۆشخانەی تایبەتی کردێتە شاری هەولێر فۆرمیان بۆ کردی حالە کە بچە نەخۆشخانەی پیاکردنەوە پشکنینی کۆڕۆنا بکە چکە پێیان گوتێت و احتیمال زۆرە هەیتێت چکە هەموو علاماتەکان تێ لە 21 کە ئەو چووە علاماتی هەبووە یعنی چەند ڕۆژ پێشتر هەبووە فۆرمەکان دایتێ و هەموو ڕێنمایشیان دایتێ بەڵام بەداخەوە نەچوە دواتر پاشی 5 ڕۆژ ئەو جارە گەڕاتەوە شوێنشتر زۆر بە خراپتر علامەتەکان زۆر تونتر بووە بە هەماشی ئەو کات کە تەحویلیان کردێ لە بۆ سنتەری تایبەت بە کۆڕۆنا لەوێت تەشخیص کرا لە 27 مانگ لای مەداخل بوو یعنی لە 21 مانگ تا 27 مانگ ئەو کەسە بە کەیفی خۆی هەموو شوێنێکی کردێت سوڕایت و چەند دکتۆری کردێت چەند ئێستا وەزعی چۆنە ئێستا باید تەنووسی زۆر ناجێگیرە بەڕاستی زۆر خراپە مەبەستەکە لێرە مەبەستم لەو قسەی چ بوو ئەو شەیە کە خەڵک بەکارهێنا فشەیە هیچ نییە بەسیتە ئاسانە وجودی نییە وای لەو کەسانە کردیە وا بیر بکەنەوە کە فعلەن هیچ نییە کەچی گەیشتە ئەو حالەت لەبەرەوە بەڕاستی زۆر مەترسیدارە لێرە من بەڕاستی جێ خۆیتی حکومەتی هەرێمی کوردستان هەم وەزارەتە پەیوەنددارەکان بێنە سەرخەت لە بۆ ئیزراتکردن بەرامبەر هەم ئەو کەسانی کە بەو شوێ خەڵک سار دەکەنەوە وە لە خەڵک دەکەن کە بە ئاسانی وەری بگرێتن بۆ شوێ وەربگرێت کە احتیمامی پێ نەدات زۆر بە کورتی دکتۆر شێروان بە تەفسیل باز لە ڕێگەکانی خۆپارێزی دەکەین بەس وەکو پرسیارێک ئەوەندە کارێکی قورسە ئێمە طریقەی خۆپارێزیەکە تاوای لێ بکەین ئەو کەلیمانە بەکاربێنین ئەگەر لە سەرەتای مانجسیەوە باسی ئەو بابەتەمان کردبایە کەمێ قورس بوو هێشتا شتەکان نوبوو بەس ئێستا مە لە مانجی شەشین یعنی 3 مانگ وا بزانم ئینسان ئەگە خۆڵێکی ڕاهێنانیش هەبیتن بە 3 مانجی زۆر شتی فێر دەبیتن و بەردەوام لە دەستگاکان ڕاگەیاندن باز دەکات چۆن خۆپارێزی ئەمن وەکو ئیزافەت لەسەر قسێکە دکتۆر کردی کە یەک دەرێتن نێو دوو کەوانە فشەیە بەڵگەت چیە فشەیە بە بەڵگە قسەی دەکەی بێ بەڵگەیە ئەگە بەڵگەت هەیە پێم شاندا ئەو کەسانی کە قسەیان کرد گوتیان کۆڕۆنەت سنیەوەتەوە ئەم عیبم نییە ئەوانت هەڵگر بوون بە زبانی شانیان هەبی با تووشی بانکەکان بن ئەوجە دەزانێت چەند ئەوەیە بەڕاستی ئەوانەی کە دەڵێن فشەیە هیچ نییە زۆرێکە لە تاوان چونکو ئەگە ئەمن بڵێن فشەیە هیچ نییە ئەو تو بەجێ من بکەی پاشان تووشی نەخۆشیێکی بی لەسەر قسەی من بە ینی بەرپرسیارەتی من ئەتوو ئەو شتت کردبیتن باش ئەگەر لەسەر قسەی من یەکە ئەم گوتم هیچ نییە ئەو کابرای گوتی هیچ نییە تووشی شتەشی بوو ئایا ئەم بەرپرسیار نی بە ئایا ئەو کەسانی کە
هانی خەڵکی دەدەن ئەو نەخۆشی بەبێ ینی هەند وەگرن زۆرەکە لە بەرپرسیارەتی بەڵام کێشەکە لەوەیدا سوۆشیال میدیایە و وێنەی خۆشیدانایە پروفایلی خۆشدانەوە دەر ئەم هیچ بڕوان پێ نیە بەڕاستی ئەن دەبێت زۆرێک لە ئەوە بیچکە دکتۆرەکان ئێستاوە خۆیان توش دەبن یعنی بەڕاستی زۆر گرنگە ئەمە ئەو شتێ بە هەند وەرگین ئەوەی بە هەندی وەرنەگرت دیارە ینی پاشان چی بەسات باش ئەتو کوردستان لەبیرکە بڕۆ تورکیا بڕۆ ئیران بڕۆ بەریتانیا بڕۆ فەڕەنسا هەمووی ئەوەی لەوانش ئەوەی کە لە ئەمریکا برێن ئەبیدایەت گوتیان سنێسە 100,000 بەسەرەوەی 100,000 لێ مردیا ئەوەی ڤایرۆسە بە شکڵێکی عام هی ئەوە نییە بە هەندی ینی بە کەمی حساب دکتۆرجیان بە دوسێ ڕستە لە بۆ بینەران یعنی خۆشترین شوێن ماڵە خەستەخانە نییە ئەگە خەستەخانە نەک 5 stars بی 7 stars بی یعنی دەرەجەیەک بی باشترین هوتێلی دنیا بینە بەس ناوی خەستخانەی لێنرا بەس کۆت خەستەخانی وەکو ماڵەوە نییە ئێمە لەو نقطەیە بوەستین درێژەی پێ دەدەین کە چۆن یەک ڕێگاکانی خۆپارێزی بەڵام دەچمەوە لای سکرینەکە لەوێ دوو پەیامنێری خۆمان هی کوردستان 24 وەردەگرین بزانین باز لە بارودۆخی هەر یەکەیان لە شاری خۆیان بزانین ئەوان بە چه حاڵەتێکە خۆشەویستان لە پارێزگای دوهۆک هەمومان لە هەواڵەکانی پێشووتریش لە ڕێک کوردستان 24 و ئاگادار کراینەوە کە لە پارێزگای دوهۆک هێشتا قەدەغی هاتوچۆ بەردەوامە بۆ لەبەر ئەوەی حاڵەتەکانیان بەداخۆ خوانێک چەند کەسێکی زۆری لێ ئامادە بوو بۆ ئەوەی کە ژمارەیەکی زۆر خەڵک توش بێ بۆیە پێم خۆشەکە پێش ئەوەی دیارجەمال لە سلێمانی وەرگرم بچمە لای پەیامنێرمان مەسعود محەممەد لە دوهۆکەوە مەسعود ئەم کاتت باش پێمان بڵێ ئێستا حاڵی حاضر بارودۆخی تەندروستی بە شێوەیەکی گشتی کە تۆ خۆت ئەمڕۆ دوابزانم لە نەخۆشخانەی چارەسەرکردنی کۆڕۆنا بووی لە پارێزگای دوهۆک حاڵەتەکانمان بۆ بژێڕۆ لەوێ چیت بینی؟ بله دکتۆر دەماژی باش بیتن دەست پێکی سەبارەت پر ساتە ئەزێ سەرنجەوە بۆ گوتنên parێزگارە دوهۆکێک و ئەڤروکات کۆنگەرێکی ڕۆژنامەوانیدا پشتینی ڤریۆ ئیرۆ ڕاگەهان گونوکەدا پارێزگەها دوهۆکێت ڕەوشەکە خراپدایە ڕەوشەکە ماترسیداردایە ئەوە گوتنا پارێزگارە دوهۆکێ بووە و ژێ ڕەوشەیە ڕاژبین بووە ژبەر کو دەما 24 ژمێرەدا گەرا شەوەریدا کو 33 حالەت ئەڤروکاش دیسان 19 حالەت دیانی پتری پێنجی حالەتان مای 24 ژمێرەدا سونێر پارێزگا دوهۆک هاتنە ڕاگەاندنێ دیسانجی هەر وی کۆنگرە ڕۆژنامەوانیدا ڕێگەشتیە سەقلەمی پارێزگا دوهۆکێ ژەماژەپۆی چەندێک کرد و ئەف کەسێن کو تۆش بووین بەرکەفتن و تێکەلیت گەل 500 کەسێندی هەبووە یعنی هەندێک شوانە خارنگەها کار کردە هەندێک شوانە مارکێتا کار کردە ژبەر vêjeyî daxwasatiye kirin ku qedexê hat nûçûnê bête dirêjkirin parêzga dûkê li ser daxwaza rêveberiya saxlamiye ku 24 demjimêr qedexê hat nûçûnê hatine dirêjkirin yanî heta sibay demjimêr şeşê varî jî qedexe dêwa berdewam bîtin êdî rewş giştî rewşeka xirab e wekta me je pêkirî ez evruket nav nexweşxana koronaya da bûm nava wan nexweşa da bûm ڕەوشە gelek şwanaya baş e lê rewşa hin şwana jiya xirab e ez temaşevanên Kurdistan şara gehdar dikim ku geştin bêtin dal demjimêr 11 şevê beşek şwan nexweşa ji bo Kurdistan şara axivîne ev taybetî yanî nava nexweşxanê da peyam buwa kesa hene ev kesên ku bawerî bi koronayê nîne vî babetî bi sivik wergirin torana pêkirin wergirin yanî ewan rastî yanî behs li jiyana xwe ya nexweş û tenga nefesiya xwe ew hemî êş û nexweşî dibînin bi sedema vîrusê koronayê dîsan ez xwazim دکتۆر ئاماژەوێ چەندێژ بکەم ینی ئەف کەسێن تۆش بووی دیارە هەمیش میهوانداریەکی هاتینە یەک ژوا تۆش بووە زەتری 100 کەسە میهوانی ماڵاخوا کردینە و خواردنێک بۆ ئەوانە ئامادە کردیا و ئێدی لێرەش نێزیک تێکەلیەوەت گەلێک دروست بووە و بووە سەدەمی هەندێک وا ڤایرۆسە شێوەیەکی گەلێکی بەربەڵاف زێدە بیتن نوهادانی سەرانسەری پارێزگا دووکی هاتوانێکە منۆتوەیەک تۆش بووە هەبووینە ژێ هەژمارە 65 تۆش بووانە ناوە نەخۆشخانەدانە کۆ بڕاستی ژانی مخابنی و نەخۆشخانەک یا باژێرە دووکی یا تژی بوو یعنیش نەخۆشە دینە کاریتن پێشوازی نەخۆشی نو بکەتن دەربازی نەخۆشخانە دوێ بین یا کاوین کولوێرێدی پێشوازی نەخۆشە تاکردنێ دیسان ژیانی یەکشون دڵخۆشکەر ئەڤروکە 5 کەسێندی چارەسەر بوونە ژێ هەژمارێک وەڤێت هەتانۆ کە چارەسەر بووین 26 کەسن ku çareser bûyne û nexweşxane bicêhêlayne tiştê şemiye xweştirê diktor hatan û kelsenaserî parêzga dookê me hiç halatekê can ji destdanê ye mirinê bi sedema koronayê me nebûye هیوادارین هەروە بمێنێتەوە کەس بەم پەتایە لە کەسی تر لە هەرێمی کوردستان بۆ تایبەتی پارێزگای دوهۆک ئەو حاڵەتەمان نەبێ سوپاس بۆ مەسعود محەممەد پەیامنێرمان لە دوهۆکەوە دەچینە لای دیار لە سلێمانیەوە
دیار بارودۆخەکە لەوێ چۆنە بە تایبەتی ئەوەی کە زۆر ڕایچڵەکانین کە چەند ڕۆژێک لەمە پێش بوو لە سلێمانی ئەو ژمارە زۆرە ئەو کە تا ئێستا لە هەرێمی کوردستان شتی وامان بە خۆمان و نەبینی بوو ئەوەی کە زۆربەی زۆری هاوڵاتیانی قەلقی کرد بەداخەوە هۆکارەکەی ئێستاش کە دەڵێن ئەو ژمارەیەکی تر 48 کەسی تر لە سلێمانی توش بووە بارودۆخەکە لە سلێمانی چییە قەدەغی هاتوچۆ چۆنە پابندبوونی هاوڵاتیان و مراقبەی لایەنی بەرپرس لەسەر ئەم نەخۆشیە چییە؟ بەڵێ ئەم کاتتان باش من بە لە خۆپارێزیەوە دەست پێ بکەم لەم شوێنی کە من وەستاوم ئەتوانم بڵێم تەنها من و وێنەگرەکەمین کە دەمام و دەستکێشمان بەکارهێناوە خەڵکێکی لە کاتێکا کە هاچۆیکی زۆر لێرە هەیە جوڵەیەکی زۆر لێرە هەیە کە ئەمەش بەجددی تەندروستی نیگەران کردووە لەوەی کە هاوڵاتیان خۆیان ناپارێزن نەدەمامک نەدەستکێش زۆر بەکەمی بەکارێنن من ئێوارەی ئەمڕۆ لەگەڵ پزیشکێکە کەوتمە گفتوگۆ ئەو باسی لەوە کرد کە سەرەتای هاتنی شەپۆلیەکەمی کۆرۆنا حاڵەتێک و دوانمان ڕاگەیان کە ئەوەنە دەستنیشانەکرا لە سنووی پارێزگاکە خەڵکی ئەیانوت حاڵەتەکان زۆر لەوە زیاترە بەڵام تەندروستی ئیشارەتەوە بەڵام ئێستا کەمێک پێش ئێستا کە 48 حاڵەتی نوێ ڕاگەێنرا و نەخۆشخانەکان ئێستا بە تەواوەتی پڕبوون لە نەخۆش لە هەمان کاتە سێرەکەی هاوڵاتیان ئەڵێن کۆرۆنا ڕاست نییە ئەمەش بەجددی تەندروستی نیگەران کردووە کارمەندان پزیشکانی نیگەران کردووە ئەوان ئەڵێن بارودۆخەکە خەریکە لە کۆنتترۆل دەرەچێ هێندا حاڵەتەکان ڕویان لە زیادبوون کردووە هەر ئێوارەی ئەمڕۆ وتەبێژی تەندروستی بڵاوی کردەوە کە لە سنووی پارێزگای سلێمانی کە هاوڵاتیان سەریان گرتووە بۆ ئەوی بتوانن پشکنین بکەن خەڵکانێک هەیە کاڵگەری ڤایرۆسەکان هێشتا یعنی دەستنیشان نەکراون وای کردووە کە حاڵەتەکان زۆر لەوە زیاتر بوون کە ئێستا لە ناو نەخۆشخانەکانە هەیە من هەر دوێنێ چوومە ناو یەکێک لە نەخۆشخانەکانی کۆرۆنا لە سنووی پارێزگای سلێمانی کە 3 نەخۆشخانە هەیە هەموو ژوورەکان پڕبوون لە نەخۆش تەنانەت زیاد لە 35 حاڵەت هەبوو کە باری تەندروستیان ناجێگیر بوو ئۆکسسیژینی دەستکردیان بۆ بەکارهێنرا بوو کە لە کاتێکدایە کە تەنها 50 ئۆکسسیژینی دەستکرد هەیە لە سنووی پارێزگای سلێمانی بۆ نەخۆشی بەکاربێنن و بە بەردەوامیش ڕێژەی مردن ڕوو لە زیادبوون دەکات بە تایبەتی ئەو کەسانی کاڵگەری ڤایرۆسی کۆرۆنا سەرەکەی نەخۆشی دیکەیان لەگەڵایەک کە توانای بەرەنگاربوونەی نەخۆشەکەیان نییە وا دەکات کە زوو گیان لە دەست بدەن بۆیە بە جددی تەندروستی نیگەرانە لەو بارودۆخی کە هەیە لە سنووی پارێزگای سلێمانی کە ئەگوزارێت کە خەڵکانێکی کەم پابەندی ڕێنمایە تەندروستیەکانن و ئەمە باس ئەوەش بکەم کە لیژنەی بەرەنگاربوونەی باڵای کۆرۆنا لە سنووی پارێزگای سلێمانی کە ڕاگەنراوێکی بڵاو کردەوە لەو بە 7 خاڵ باسی لە ڕێکارەکانی نوێ کرد بۆ ئەوەی کە ژیان ئاسایی بێتەوە بەڵام جەخت لەوە دەکرێتەوە کە دەبێت قەرەباڵغی لە هیچ شوێنێک دروست نەبێ و نێوانی هاوڵاتیان و کەسانی کە یەنە دەرەوە دەبێت بەلایکەمە مەتر و نیوێک دوور بن لە یەکدی بۆ ئەوەی کە تووشی ڤایرۆسەکە نەبن لەمان کاتێکە دەمامک و دەستکێش زۆر جەختی لەسەرەکرێتەوە کە هاوڵاتیان بەکاری بێنن دیار دەستان خۆش بێ بۆ توش و بۆ مەسعودیش بێگومان ئەو وتانی کە ئێوە ئێستا بە ئێمەتان ڕاگەیان بە تایبەتی یعنی بابەتەکان زۆر ناخۆشە کە زۆربەی زۆریشی بەداخەوە من خۆم و وەر هاوڵاتیەکی تر وەکو کەسێکی ئاسایی تەمەشا دەکەم کە بەداخۆ ئێمەی هاوڵاتی خەریکە ورە لە دەست دەدەین و پابند نابین زۆر سپاس بۆ ئێوە ئاگاتان لە خۆتان بێ هیوای سەلامەتی بۆ ئێوەش و بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەخوازم قسەکان خۆش نەبوون دکتۆر شێروان دکتۆر هەڤاڵ ینی ئێستا لەگەڵ ئەو حاڵەتە نوێیانی کە ئێستا لە پارێزگای سلێمانی دووبارە ئاماژەی پێکرام ڕاستی ئەو ژمارانە ئێمە وەکو تازە لەگەڵ ئەو هاوکارانیشم قسەم کرد ینی ئێمە ڕانەهاتوین بۆ ژمارانە ینی وای لێبێ ئێستا بڵین ئەلحەمدولیا لەبەرەوەی 100 نییە یان بالفعل کە وەکو دیار ئاماژەی پێکرد هەردووکمان وابزانم قسەکانی وتەبێژی تەندروستی سلێمانیمان بینی بوو کە ئەو بۆ ئەنجامدانی چاوپێکەوتنێک چوو بە ناو نەخۆشخانەکە و حاڵەتەکەی جێڕایەوە باشە ینی مەسەلەن ئێمە لەوە وتمان سەبەبمان خستە ڕوو کە بەجددی فشەنیە بەڵام ئێستا بە دەست پێ بکەین لەم ساتۆ لەنا ئەم بەرنامە دەست پێ بکەین چی بە خەڵکی خۆمان بڵین خەڵک چۆن خۆی پارێزێت چونکە من ڕەیەکم هەیە سیاست بێ دروستکراو بێ نازانم چی بێ ئەو ڤایرۆسە هەیە ئێستا هەیە کەسیش لەو بینەیە زەرەر ناکە ئەگەر هات و ئێحتیمان بە ئەوەی خۆمان نەدەین خودی هاوڵاتیەکە خۆی نەبێ با لەوە دەست پێ بکەین
هاوڵاتی چی بکە با لە بەڵێ تۆ خۆی ئێستا ئەم زۆر زار بە نەخۆشیان بە هاوڵی نەخۆش و بە خەڵکیکەم گوتیە بە جیران بە خزم ئەوانەی کە پابند نینە یان پابند نەبووینە بۆچی پابند نابی یەکەمیان کە باسی ئەویان کرد نەبوونی ئەومان باس کرد هەیە ڤایرۆسەکە پێویست ناکاتن دومیان زۆر زانێن دکتۆر ئەتوو ئەمە بەچێ ینی پارەی کڕینی ماسک و پەنجەوانە گرانە باش دووسێ ڕوونکردنەوە لەس ئەو شتێ بدەن یەکەم ئەگە تووشی نەخۆشەکەی بی تێچووی حتاگە کە ئەوکو ئێستا بابرێن بێ بەرامبەر چارەسەر دەکرێت بەڵام هەر تێچووی چونت بۆ خستەخانە و گەڕانەوە و ماڵت و کەرنتین و لە دەستدانی کارەکەت زۆر تێچووی زیاترە ئەو یەک دووەم ئەگەر هیچ پێ ناکرێتن ینی دەستی خۆت بشۆ بە ئاو سابوونی باشە خۆ سەردانی زۆر مەکە خۆ ئەگە سەردان نەکەی بە پێچەوانەوە پارەت بۆ دەگەڕێت و خۆ پارە سرف ناکەی ئەگەر بچی ینی پارە سەر دەکەی ینی هەوڵ بدەن ئەگەر بابرێن پێشتر ڕۆژانە سەردانی شوێنەکە دەکرد بکە هەفتانە بە تایبەتی میێوانداری ئەو شتانەوە دەزانی یان چکارە ساتێک ڕوویدای لە میێوانداری و لە تازیلوانە تازیەکە تێبرێ کاکە زۆر بەخێر بێن سەر چام ئەوە مەیتەکەمان نێشت ینی پێویست ناکاتن ئەو ژمارە زۆرە با خاوەن تازەکە بەخۆیوە بڵێ پێویست ناکە ئەمن 5-6 خێزانی پێکرە داوت کەم و چەند کاژمێرێک حتا لێکوانش خاڵشکەش هەیە ڕێنمایەکی ینی ئاسان ئەگەر میوانێکت هەیە ئێستا جەوەکە زۆر خۆشە ئەگە حوشەت هەیە حەدیقەت هەیە لە دەرەوە دانیشتە چکە ئەگەر لە شوێنێکی کراوە دانیشی ئەگەری توش بوون و ئەگەری با بڵێن گواستنەوەی ئەو پەتایی کەمترە لەوەی کە تو لە شوێنێکی داخراوی بچوو بی بەستەکەی تو ئەوەیە دڵێن ئاسانە دەکرێ ڕێپێدرا بەڵام بازنەی بچووک یعنی نەیکەینە ئەوەی کە جاران کە لێرەوە بۆی شوێنێکی تر بۆ شوێنێکی تر تو ئەتوانی دوو خێزان بن ئەگەر وەکو یەک خۆ پارێزی بکەن جاروباریش دەتوانن سەردانی بکەن کاتیش بە یەکەوە بەسەر بن ئەگە مەزانێبی دوو شتێکەش ئیزاکەن یەکەمیان ئەگەر یەک لەو خێزانەی هەستی بە کەمترین نیشانەی نەخۆشەکەی کرد باداوە لێبوردوم کاتن ئەگە بەرکەوتە بووە لەگە یەکێکی کە ئەو پۆزتیڤە باداوە لێبوردوم کە شەرمە و مەرمە نمایە باڵێن ئەوە شەرمە ئەتوو یەکێکی توشکەی ئەو یەک دوش ئەگەوانە ئێستا ئێمە لەناو ئێمە شتێک بۆ بە کەلتور خاوەن تازیە دەنووسێت لە سوۆسیال میدیا یان لە کە تەلەفۆنی بۆ ئەکرێ پێبرسێ ئەڵە کاکە لەبەر زروفەکە پابندین تازیەکە دانانی ئەو شتەش ببێتە کللتور پێم وایە شتێکی زۆر باشە تەنانەت ئەگەر بۆ ئەمفلۆنزای ئاساییش نمونەی زیندیت بدەمێ ئێستا لەوانەیە ئەو کەسێک کە باسی دەکەم جێ لە منە و یعنی دەزانی مۆزوعەکە چیە ئەمن جیرانەکەم تووشی تازێکی بووکەوە لە دووری دەتان برێن 5 مەتر لە ماڵمە دوورە بەخوای نەچوین پاش ئەوەی کە قەدەغی هاتووە ئەو شتانە هەرگدا خاوەن تازەکەم ئەو هەل دیت گوتم داوا لێبوردن دەکەم پێش قسێ تەواکەم گوتی ناکاکتۆر زۆر ئاسایی ئەمەش تازیەماندانەنا لەبەر ئەوەی دەمانوێتن ڕێنمایەکان جێبەجێکەم پێویست ناکەواتە ینی ئەو کەسەش خاوەن تازەکە دەزانی زروفەکە چۆنە ینی چاوەڕوان مەکە گلەی لێ بکە گلەی لێ ناکاتن ینی دەزانم پێشتر ئەمە دەسوون ئەو شتانەمان دەکرد با کەم کرێتەوە ینی چەند کەمتر ئامێرەکانی پەیوەندیش ئێستا بەردەسترا یعنی هاوخەمی خۆت لەو ڕێگەیەوە دکتۆر هەڤاڵ دەمەوێت لەسەر ئەو مۆزوعش ینی بۆی لەبیر نەکەم ئێستا ئەمە ژمارەکان زۆر دەبێت تۆ خۆت لەوێ لەنا ئەو نەخۆشخانەوەی لە سەرەتا و تا ئێستاشی لەگەڵ بێت ئێمە قودرەتی ئیسیعابی ئەومان هەیە کۆی کە ئێستا لە سلێمانی وتەبێژی تەندروستی سلێمانیە دەڵێ من کەسێکم دێمە سەر شاشە قسان دەکەم من پاڵەوانەکە نیم ئەوانی کە لە ناو نەخۆشخانەکان پاڵەوانن ئێوەن پاڵەوانن باشە وەزعەکە ئێستا ئێمە بەرگەی زۆربوونی ئەو نەخۆشانەگرین چونکە من حەزم لێ ینی ئەو واقع بێ من هەندێک کەس و ئەوانە ڕۆژانە بە حکمی پیشەکەمان تەلەفۆنمان بۆ کا وەزع چییە و چی لێ هاتەوە و چی بکەین و چی نەکەین وتم ئەگەر پێشترێ بمانتوانی بەهەیە بە حکمی پزیشکیەکەمان تەوسیەیەک شتێک ئەوە بکەین ئێستا ئەوەش لە دەستمانە نامێنێت چونکە ژماری نەخۆشەکان ئەوەندە زۆر بووە یعنی وەکو بڵێ کەس بە کەس نیە ئێمە تا چەند ئەتوانین بەرگەی نەخۆش زۆر بگەین لەناو موسساتی طبی لە هەرێمی کوردستان بەڵێ پێشی وەڵامی پرسیار بدەمەوە بەس یەک دوو خاڵ بە کورتی لەسەر ئەوەی پرسیارێکە لە کاکتۆریشت کرد لەسەر مەسەلەی خۆپارێزی ئەوانە ئێستا هەتا حەدێکی زۆر تقریبەن قەدەغی هاتووە هەڵگیراوە لە زۆربەی شوێنەکان وڕێ بە خەڵک دەدرێت کە کار و کاسبی خۆی بکاتن هەتا حەدێک خەڵک حەق خۆت یانی ئەوەندە لەوانەیە نەتوانی بەو شێوەیە بەردەوام لە کارەکەی دابڕێتن حکومەت ئاسان کاری کردبووە بەڵام لێرە حکومەت ئەرچی خۆی بەڕێی من ڕێی شخصی خۆم
هەرچی خۆی تاوە جێبەجێ کرد لە قەدەغ هاتوو لە هەموو ئەو ڕێکارانی کە پێویست بوو کردی ئێستا تۆپەکە لە ساحی هاوڵاتیە هاوڵاتی چۆن دەتوانێت خۆی پارێزی مادەم دەگەڕێمەوە سەر کاری خۆم پێویستە ینی ئەو ڕێکارانی کە وەزارەتی تەندروستی کە وەزارەتی ناوخۆی هەر شوێنێک لایانی پەیوەنددار کە دەری دەکات جێبەجێ بکەم ئەگەرم خۆم پارێزم چ زەرەر دەکەم لە کارەکەم چ زەرەر دەکەم ئەگەر مەترێک و نیو دوور لە جەناب دابشت چ زەرەر دەکەم ئەگەر دەست چێشێکم دەستبی و ماسکەی بەسم چ زەرەر دەکەم زەرەرەکارەوەی وا فێر نەبووین ئەجیناوە بزانم زۆر ئاسان شەرنێت تەنها لە کۆڕۆنا لەوانێت لە زۆر دەردوو بەڵایتر دەمە پارێزیتن کە خوان خواستەگە تووشی بیلوانەیە بە ئەو کاکتۆر باسی کرد لە ڕووی ئیمکانێتی مادیەوە پارێکی زیاد و سەر بکاتن لەوەی خۆ چارە سەر بکاتن بەڵام ئەگەر خۆ پارێزی نەکەم چم بەسەر بێ وازەکە وازەکە ئیشەکەش خۆش نییە بڵێ وای لێبێ بڵێ من لەبەر خاتری تۆ وەکو حکوومەت هەڵدەستم غەرامات و پێبژاردنە بووکەم لەبەر خاتری بەڕاستی حکوومەتە لێرە ینی ئەوەی ئەو خاڵە 100% دەگەرم کە ئەو کەسی کە ڕێنمایی تەندروستی جێبەجێ نەکرد بەپی یاسا مامەڵی لەگەڵ بکرێت یەک لەوانە غەرامەکردن بێتن لۆی پابند بێتن ئەگەر پابند نەبی بەڕاستی وەکو گوتم بەداخۆ لەوانێت تووشی ڤایرۆسەکەبی ئەو کاتی شوێنەکە چێن دەردەبی نەخۆشخانە ئەوەی کاکتۆر باسی کرد ماڵ و خۆشتری شوێنە باوەڕکە کاکتۆر کە هەتا نەچی ئەو نەخۆشخانە نەبینی نازانین لە ڕووی دەرونیەوە گەورەترین مشکلەیمە لە ڕووی چارەسەرکردن ئەو نەخۆشانە چارەسەری پرۆتۆکۆڵی ڤایرۆسەکە نییە چارەسەری دەرونی ئەو نەخۆشانەیە کە ماوەی 2 هەفتە تاوەکو 3 هەفتە لەو شوێنە دەمێتەوە لەناو ئەو ژگرە دەمێتەوە گەورەترین گلەیان لەمە کە ڕۆژان سەردانمان دەکەن کەینە دەردەچێت کەینە چاک دەمەوە کەین دەچمە ماڵەوە لەبەر ئەو بە ئەو بینە پرسایی خۆیان پارێزن ئیمکانیات بەڕووی لە ڕووی ئەوەی کە تا چەند دەتوانین نەخۆش بڕێگن بەڕاستی ژێرخانی تەندروستی لە باشووری کوردستان زۆر محدودە بەڕاستی بەهۆی ئەو هەموو زروفە ناخۆشی کە ڕابردوو بەسەرمە هات محدودە ئەو ژمارە زۆری کە ئێستا هەیە بەو شێوە بەردەوام بێت بە هیچ شێوەیەک ناتوانین ئەو ژماری وەربگرین ینی خۆ ئیتالیا ئیسپانیا ئەمریکا ئەوانە هەمووی لە ڕووی تەندروستی لە ڕووی اقتصاد لە هەموو ڕۆکەوە زۆرم پێشتر بوون ئەو ژمارە زۆری کە خەڵک لەوێ کوچ دوای کە جیان لە دەستدا کە ڕۆژانە زیاتر لە 1000 کەس جیان لە دەستدا یەک لە هۆکارە سەرچەکان ئەو نەخۆشخانەکان تاقی ئیستیعابی ئەو هەم نەخۆشیان نەبوو نان دەتوانین پەران دەگەشت چارەسەر بکەن فەرزان با لێرە واینێتن خەڵک با خۆپارێزی بکە بە کار و کاسبی خۆشی بکاتن حەق خۆتی با بەڵام لە هەمان کات دەبێت بە شێوەیەک خۆم پارێزم بەو شێوەیە کە ئەمن واهز بکەم ڤایرۆسەکەم هەیە نەیگوازمەوە بۆ جەنابەت و بە هەمان شێوە جەنابەت ڤایرۆسەکەت هەیە خۆم لێ دووپارێزم نەیگوازوێت بۆ من هەر ئەمڕۆ نووسراوێکی فەرمی وەزارەتی تەندروستی بەغدا کە تەوجیه کرد لە هەموو دایرە سەحەکانی عێراق و عێراق فدراڵ و لە بۆ کوردستانی شمالیە کە داوا دەکات ئەو نەخۆشانەی بەهۆی ژمارەی زۆری نەخۆشەکان تەبان ئەو بڕیارە دەرچووە ئەو کەسانی کە نیشانیان یان نیشانەکانیان زۆر سادن بنێردن و لە ماڵی چارەسەر بکرێن چونکە نەخۆشخانەکان تاقی ئیستیعابی نەمایە وتەبێژی بەڕێبەراتی گشتی تەندروستی تلمانی هەروەکو باس کرد بینیمان دەرێ نەخۆشخانەکانمان لە لێواری پڕبوون ینی بەداخۆ ئەوە لە هەموو شوێنەکان واریدە ئەگەر بەو شێوەیە ئێستا خەڵک خۆی ناپارێزی بەو شێوە بەردەوام بێتن لەوانە ڕووبدا بەڵێ ڕۆژ بدات بەڕاستی لە کۆنتترۆل دەدەستی توانێت چارەسەرکردن خۆی وابزانم هەر بڵین ئەو فکرەیە کە بڵین خۆپارێزی بکەین و قەدەغە بێ و تێکەڵی نەوی ئەوانە بۆی فلاتکردنی کێرڤەکە بوو وانە بۆی خەستخانەکانمان پڕن بەڵێ وتێل ئەبێ بە خەستخانە کاکتۆر لێرە شتێکی زۆر گرنگ هەیە وتێل دەتوانین وەکو قەروێلا بیکەین بە نەخۆشخانە بەڵام پێویستی بە دکتۆرە پێویستی بە کارمەندی تەندروستیە پێویستی بە چەند ئامێرەکە پێویستی بە چەند شیتکەیەکەوە دەبی دابین کرێتن بۆ یەک کاتی دەوێ لایانی ئابووری پێویستی بە پارەشە دەبی شتە چکەش بزانین ئەمە نەک تەنها ژمارەی نەخۆشخانە و ئامێری هەناسەدانمان ینی سنووردارە ژمارەی پزیشکی پسپۆری کە دەتوانی کار بکاتن لەس ئەو ئامێران لەو خەستەخانە ئەوشمان سنووردارە تکایە ینی هاوڵاتی بەڕێز ئاگادار بە ژمارەی دکتۆرەکانیش کە ئێستا ئەمن دکتۆر من جەنابشی دکتۆری هەردووکمان لەوانی نازم کاکتۆریش نازانی ئەو ئامێری بەکار بینین ئەوە چکە پسپۆراتی من نیە ئاگەڕێشێک هەبێت لەو سێمان زیاتر لەوانەیە ئەگە دکتۆر لە کاتی نەشتەر گەریا بینیومەکە و ئامێری هەندێک بەشێکیان بەشێک لەوە بۆ بەنج بۆ بێهۆشکردن بەکارێن بەس وەکو بڵێ مامەڵی لەگەڵ کەم ناوە ئەوەیە ئیشی من نەبووە لێرە سەرچاوەی مرۆیی هیومەن ریسۆرسز زۆر گرنگە بە ئەمەلیەکانە باسی شتش بکەین کەواتە ئەگەر حتا 1000 ئامێرەش بێنین ئێستا بلۆت باز دەکەم ئەڵمانیا نزیکەی 15,000 شتێکی وای هەبوو لەو ئامێرانە پاشان ئەڵمانیا سناعەتی زۆر بەقوتە هەموو شتێکی بەقوتە ژمارە ئامێرەکانی کردە دەبڵ بەڵام
ئێستا پێویستی بە پزیشکە پسپۆر بتوانین ئەو ئامرانە بەکاربیینی ئەو یەک دوو بە چەندی دەتوانین دکتۆرێکی دروستکەین کە ئەو ئیشێ پێ بکرێتن نزیکەی 30 ساڵک ئەگە باسکەی لەو ڕۆژێکە لە داگی دەبیتن ئەو ئیشە بە ئاسانی پەیدا نابیتن ئەمە ینی سامانێکمان هەیە نابی لە دەستمان بچی بەڕاستی کە ژمارە زۆر بوو خاڵەشکەش هەیە تووشمان دەبی توشببوونی پزیشک و کارمەندی تەندروستی بە ئەو نەخۆشیە بە کۆڤید-19 ئەویش زیاد دەکات ئەو کە ئێستا هەیتمان ئێستا قوتابی کۆلیژی پزیشکیمان هەیە توش بووە پزیشکی پسپۆرمان هەیە توش بووە کە ئەوانش توش بوون بۆ بەردەوام ناب لە کارەکانیان ئەوە دەبی بچتەوە ماڵەوە یان پسە نەخۆشخانە و چارەسەری بگری یعنی شتێکی زۆر بە نرخمان لە دەستدا بەتاخەوە توشبوونی پزیشکەکانیش وا بزانم لەوانە نازانم تەئید مەکەی یانە ینی ڕێژەی چونکە بە بامەڵەکردنە لەگەڵ نەخۆشی توشبوو ئەگەری ئەوە هەیە مەترسی زیاتر لەسەر ژیانێ بێن چکان زیاد لە نەخۆشێک دەبینن خوا نەخواستە درزێکی بچووک لە مامەڵەکردن دڕانێک لە جلو بەرگەکەی یان بەشەرە لە بیریە چێ مەسەرەن ئەو دقەیە وەکو پێویست کە تۆ بێ وابزانم 100% بە بەردەوامی مێشکرد لەسەرەوە بێ کە تۆ مامەڵە لەگەڵ ڤایرەسێکی زۆر خراپ دەکەی ئەگەری هێوانی ینی ئەگەر دکتۆرەکان خوا نەخواستە بیگرن یان کارمەندانی تەندروستی بیگرن لەوانەیە ڕێژەکان زیاتر بێ دوێنێش لە کۆنگرەی ڕۆژنامەوانی بەڕێز وەزیری ناوخۆ بزانم پرسیارێکیان لێ کرد کە دەربارەی ئەوەی دووبارە ڕێکریوشنی خەڵک ئەوانی کە خانە نشین بوون یان ئەوانە بێ کە ئەو وەڵامی دایەوە کە ئێمە هێشتا ناکەین و ئەگەر هاتیش مەسەلەن وەکو تۆ ئەمەژت پێکرد ئەو کەسانش بێنینەوە خۆ ئەوانی شەر هاوڵاتی ئەم وڵاتە خستنە بەری مەترسی زیاتر بۆ ینی ژمارەی بەریەکەوتنەکان لەوانەیە زیاتر بکەین بەستۆ لەسەر ئەوە هاوڕایی کە مەسەلەن پزیشک خوانەخواستەگەر توش بێ ئەو جگەلەوەی وکۆ سامانێکی نیشتیمانی خەلەلی تێکەوێ احتیمالی خەتەریات ینی ترسناکی لەسەر ژیانی زیاتر بێ بەدڵنیاییەوە ئەتوو ئەو سوپای کە ئێستا شەڕ بۆ دەکات لە هەڵی پێشەوە پزیشکان کارمەدانی تەندروستن ئەوانی کە نەخۆشخانەکان خوانەخواستە هەر درزێک لەو سوپایە لەو سوپای دروست بێتن بەدڵنیاییەوە گرفتی یەکجار زۆر بە دوور دەبێت لە چارەسەرکردنی نەخۆشەکان ینی ئەوەش بەڕاستی چۆن دەکرێتن هەر چەندی نەخۆش زیاتر بیتن بۆ شوێکە ئێستا بەداخۆ ڕوودەداتن ئەو شەڕی کە ئێستا دەکرێتن پزیشکان و کارمەندانی تەندروستی بەڕاستی دەتوانیان بەدەر دەبێت ینی ئەوە زیاتر لە 3 مانگە بەردەوام ئەوە لە نەخۆشخانەکان خزمەت دەکەن و ئێستا بەبێ ئەوە هیچ ئیسراحاتێک بکرێتن جارێشتر ئەو جارە زۆر بە خراپتر ژمارەیەک زیاد زۆرتر بۆ داخل دەبێتەوە یعنی وێ لێ جگە لەوەش کاکتۆر ینی توانای مرۆڤ کارکردنوردارە سنووردارە و ڕۆژانی لەوان بتوانانی 8 کاژمێر بۆ 10 کاژمێر بتوانانی کار بکەیت و زیاتر ناتوانانی کار بکەیت زیاتر لەوەی هەم لە کاریگەری خراپی لەسەر تەندروستی خۆت و نەخۆشەکەش ئێستا پشوشینی دکتۆر ناتوانانی پێشەمە یان هەفتەی 2 جارەکە بەردەوامە ئەوش بەڕاستی بارێکی دەرونی و بارێکی ینی ئەرکێکی قرس دەسە ئەو دکتۆری پەیدا دەکاتن ئەوش مرۆڤە پاشەمشتشی مرۆڤانی کە توانایەکەی ڕوخە چێ چارەسەرت بکاتن لێ بکوانە یەک لە ئەو درزانی کە تەناو هاوڵاتیانی ئەو کێشانی هاوڵاتی چۆن لە ناو ئۆتۆمبیلەکە کە قایشی دەبەستی لۆ سەلامەتی خۆی نابەستی بەداخەوە یان لەبەر پۆلیسی هاتوچۆی دەبەستی لە بە غەرامەکەی دەبەستی لە بەوەی دەبستی ینی نەگەیشت ئەو قەناعەتێک ئەو لە بۆ سەلامەتی ویە دوێ کە دەبینی و مەفرەزەکی مروری هەیە قایشەکەی دەبەستی بەداخەوە ئێستا وای لێ هاتیە ماسکەکەش ئەو شتێکی بە کەمەک بابلێن وەکو نوکتە پێکەنین کە بەداخەوە باس دەکەن باسی ئەوەیان کرد کە لە پاسە چی هەمویان ئەو ماوەی ماسکیان دانابوو شتیان دانابوو کابرەش پێی ینی شتێکی غەریب بوو هات ئەویش دانا پاشان کە یەکێک ویستی بستە خوارەوە وتی کاکە ڕاوەستە پێش بیستە خوار ماسکەکەم دەوە ینی ماسکەکەش بۆ یەکەچکە بەکاربێ دەبێ ئەمە تێبگەین ئەو کێشش با ئێمەش لەوەشە تۆزێک ینی کە من لێرە ئەو پەیامەش بە هەمان شێوە بۆ لایەنی پەیوەندیداریشە پێم وایە ئێوەش هاوڕامن لەگەڵەوە مەسلەی کڕینی ماسک و دەستکێش و هەموو ئەو شتانی کە پێویستە بۆ خۆپارێزی پێویستە ئەویش فراهەم بێ و نرخەکانیشیان ئەگەر ینی بزەبێت ئەو قسەیە هەیە چونکە من کەسێکی تریش لە سوشال میدیا خوێنمە دەڵێ شۆفێری تەکسیەکە پێوتم کاکە بۆ من دەری ناهێنێ ئەگەر من هەموو ڕۆژێ ئەو ماسکە سێتێک بێنم ئەبێ من بە 10,000 بتگوازمەوە لە بۆ شوێنەکە ئەوەش چارەسەری نەبی ئەم ئیمانم بۆی هەیە هەموو شتێک چارەسەرەکان بیرۆکەکان ئەوەیە دەبی خەلیە ئەزمی ئیدارەت الئەزمات ینی برێن بەڕێوە بردننی ئەو کرایس ئەزمانە
دەبی بەڕاستی فشارەکە لەسەر کۆمپانیەکان لەس ئەو لایەنانێک کە توانەدارن کە بابرێن توانێن مادیان باشە یەک ژمارەی باش لەوانە بکەن وەکو برێن بەخشینێکی بێبەرامبەر بۆ نمونە بۆ شۆفێری تەکسیبی بۆ ئەو شوێنانە بیکە قەرەبارغی لەیە بێبەرامبەر و بێ خەڵکیش لەوایە تۆزێ بەڕەحم و ویژدان بێ زیاد لە پێویست مەسەلەن هەڵ نەگرێ ئەوەندی کە خۆی پێویست پێێتی بۆ نمونە فەلسفەیەکی ئەوبزام لە ئەوروپا لە پاشەڕی جیهانی دووە پێ ڕۆیان دەکرد دەیانگۆ بەپێی پێویست ببیان شتیان داهنابوو بۆی هەمووی لای کۆمەڵک کەس کۆ نەبێتەوە یان ئەوەی کە ئای ڕۆژانە وەل حاصل ڕۆژانە تۆ پێویستت بە دوو ماسکت بە نرخێکی زۆر هەرزان بگاتە دەستکێشەکانت بە پێی پێویستوە نیە حەسەب ئەو هاتن و چوونەی من ئەو قسانەی تۆم کردە بە ئیزنی خۆت کردە دواوتت بەڵام لەسەر یەک هەواڵی ڕێکخراوی تەندروستی جیهانی دەمێ پرسیار لەوەکەم چکە کاتمان زۆر کەمەوە کلۆرۆکوینۆلۆن ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەڵێ دەرمانی کلۆرۆکوین چارەسەری توشبوانی کۆڕۆنا بەکاردەهێننەوە کە بڕیاری یاوە جارێکتر دەست بە ئەو بکەنەوە ئێستا ئێوە ئەو دەرمانە بەکارێنن ئێستا لە ناو نەخۆشخانەکان بەڕاستی زۆر جار ڕێکخراوی تەندروستی جیهانی سەر لە خۆی دەشێوێنی لە وڵاتانی لەمەش دەشێوێنی ئەو قسەی دۆناڵد ترەمپ کردی گلەی لە ڕێکخراوی تەندروستی جیهانی هەموو بەڕاستی لە جێ خۆیتی یعنی بدایت بەکارێنیان دواتە ڕایەنگر ئێستا بەکارێنێنەوە ئێمە بەپێی پرۆتۆکۆڵی وەزارەتی تەندروستی دەڕۆین لە پرۆتۆکۆل وەزارەتی تەندروستی تاواکو ئێستاش ماوە بۆ ئەو کەسانی کە زیانی بۆیان نیە چکە بخۆت زانی ینی لەوانەیە لانی خراپی بە ساید ئیفێکتێکی بۆ چەند کەسێک بۆ ئەوانەی کە لەوباری تەندروستیان زیانی نییە بەڵێ بەکاردێنین بەڵام بۆ زیانی نهێن نەخێر بەکاری نێنین و بە شێوەیەکی گشتی بەڵێ بەردەوامی لەسەر ئەو پرۆتۆکۆڵی کە وەزارەتی تەندروستی بۆ چارەسەری ڤایرۆسی کۆڕۆنا لە کوردستان پێڕۆی دەکات ئێمەش لەسەر هەمان پرۆتۆکۆل دەڕۆین. زۆر باشە دکتۆر شێروان دکتۆر هەڤاڵ زۆر سپاستانەکەم کە لەگەڵمان بەردەوام بوون. ئەمە یەکەم بەرنامە بوو کە دەستمان پێکردەوە بە میوانداری ئێوە هەمیشە ئێوە میوانین خاوەنی بەرنامەکەن زۆر سپاسانەکەم کە لەگەڵمانە بەردەوام بوون. ئێمە یەکەم بەرنامە بوو ویستمان بەس پێتان بڵێن کە کۆڕۆنا بە شێوەیەکی زۆر زانستیانە زۆر جدیە پێویستە هەمومان حسابی بۆ بکەین دەست پێ دەکەین لە بەرنامەکانی داهاتوە پێتان ئەڵێن شێوازەکانی گرنگی خۆپارێزی وەڵامی ئەو پرسیارانتان دەدەینەوە کە بۆچی ئێمە دڵمان بە گەرما خۆش بوو بەڵام ئەوە وەرزی هاوینە و نەخۆشیەکە زیاتر بڵاو دەبێتەوە. سێم ئایا کێ دەتوانێت لەسەر کۆڕۆنا بڕیار بدە ئایا ئیشی هەموو کەسێکە یان ئەبێ کەسانی پسپۆر کە ئێستا خۆشببختانە لایەنە پەیوەندیدارەکان لەسەر جەم پارێزگاکان ڕێی ئەوان وەردەگرن بەڵام بەداخەوە هەندێک کەس اینجا مەبەستی بێ یان وەکو ئەو تەبیعەتەی خۆمان بێ کە زۆر جار حەزمان لێ لە هەموو شتێکا قسە بکەین قسە لەسەرواکەین خەڵکی تریش سار دەکەینەوە هەموو لایەکتان هەر تەندروست بن تکایە پابەندی ڕێنماییەکان بن قەدەغەی هاتوچۆ نەماوە ئازادن لە هاتوچۆکردن بەڵام تخوا ئەگەر پێویست نەبوو سەردانی شوێنە ناپێویستەکان مەکەن. هەر شاد.